کاکە سەلاح الدین ئینشاڵڵا باین خۆشمان بۆ یاڵەتی چاوت خۆشی چەند سیفاتێکەیە باش وایە بانگبێژ لە خۆیان جێبەجێ کات و ئیلا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لە مزگەوت دوور خریاوە لە بانگدان با گلەیی لە کەس نەکە. یەکەمیان زۆر گرنگی بدە بە ڕەوشت و ئاکارت. تۆ بانگی خەڵکیەکەی بۆ نوێژ و مزگەوت دوای پێچەوانەکەی پێشانی خەڵکی مەدە با خەڵکی بەهۆی تۆوە سڵ نەکاتە لە نوێژ و مزگەوت. وەمیان زۆر گرنگە بانگبێژ بایەخ بە وشەکانی بانگ بدات خۆی چەند وشەیە کە تۆ دووبارەیەکەیتەوە معقول نییە بە غەڵەت بیڵێ دوای لە دەشتۆ بێژن وەڵا ئەوەیە غەڵەتە و ئەوەی غەڵەتە. هەیە عەلە الصەلاة. یەکێک لە دیارترین سیماکانی بانگبێژ ئەوەیە دەنگی خۆش بێ. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم 20 بانگبێژی کۆ کردو گوێی لە هەموویان گرت لە ناویانە ئەبی مەحذوڕەی هەڵبژارد. ئەزانی بۆ لەبەرەوەی دەنگی خۆش بوو. هەوڵبداگە دەنگ و ناخۆشە تەمرین کە هەتاوەکو دەنگ خۆشەوێ بەڵام نەکەی بانگەکەت بچێتە قاڵبی تۆڕنی گۆرانی و مۆسیقە. چوارم ئەو کەسی کە بانگەدا و دەنگی خۆشە زۆر کات مەدحەکرێ فلان دەنگی زۆر خۆشە ماشەڵڵا لە دەنگت ئەتخواتۆ بانگدە ئۆ بکە ئەبێ ئاگاداری نیەتی بێ تووشی ڕیایی نەیە و پێچەوانەوە ئەوشی دەنگی ناخۆشە زۆر کات تووشی ڕخنە و گلەیی و گازیندا بێ. ئەگەر کەسێکی تر لە بری ئەو نەو بانگدا باش وایە سەبر بگرێ و لەبەر خوای پەروەردگار بەردەوام بێ چونکە ئەو بۆ خوا بانگەدا. پێنجەم جوان نییە ئەگەر کەسێک پێش تۆ هاتوو بانگ بدا تۆ لە خۆتۆ پێشی کەوی ئەگەریش هەر زۆر حەز کرد تۆ بانگ بی ئەوە جوان وایە ڕوخسەتی لێ بخوازی. ئاسایە بانگدە زۆر مەمنونتر. زۆربەی مزگەوتەکان خۆشەویستانم خشتەی تایبەت بە بانگبێژانیان هەیە باش وایە ئیلتیزامی پێوە بکرێ کێشەکەم ڕۆدا و زۆر جوانە بانگبێژەکان لە بین خۆیانە تەبابن ئەگەر کەسێکیان نەهات بانگ بدا ئەوەکەی تریان ئاگادارکات. شەشم بانگبێژان ئەگەر لە ناو مزگەوتە یەکێک لە تۆ دەنگی زیاتر خۆشتر و هات داوای مووسڵەتی لێ کردی وتی ئاسایە من بانگ بم دڵی مەشکێنە. سەلاح الدین تۆی خوا قەزات خالێن بڕۆ بانگدا ئالە لەو سەماغێ وەکێکی. حوتەم بانگبێژان ڕەحمەتی خواتان لێوێت پەلەی قامەت مەکەن ئەوانەیشی کە هانە دەوروبەرتانە لە خەڵکی هەوڵبەن با کاریگەریان نەکەوێتە سەرتان وتیان قامەتکەی سەر قامەتکەی نە کاتێک تێ ئیلتیزامی پێوە بکە کاتێک کە مامۆستا هاتە ناو ئیتر قامەتی خۆت بکە و هەوڵ بدە ئەگەر قامەتیشت کرد زۆر تووڵی پێمەدە. لا إله إلا الله کۆتا و شەیبانە کە لە سەماعەکەیە ئەوترێ ئەمما مەعەدا غەیری ئەوە کە لە هەنێ مزگەوتە ئەبیسی سەڵاوات لێ ئەدرێ و کۆمەڵێ زکر و فاتیحا و ئەمانە هەمووی سابتنەوە لە سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بانگبێژ بە دەنگی بەرز بیڵێتەوە دوایەوەی کە بانگەکە تەواو کرد سەماعەکە بکوژێنەوە تۆش وەکو ئەو خەڵکە سەڵاوات و دوعای وەسیلە بخوێنە ئینشاءالله شاد دەبی بە شەفاعەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. لە دوای هەموو ئەمانە بانگبێژان هەوڵدەن لە کاتی بانگا زۆرترین سنەت جێبەجێکەن بۆ ئەوەی زۆرترین پاداشتان لای خوای گەورە بۆ بنووسرێ یعنی کە بانگەدەن هەوڵدەن با دەستنوێژتان هەبێ ڕووکەنە قیبلە پەنجەکانتان ئاوا بخەنە و گوێتان بەم شێوازە لە حەیە عەلە الصەلاة و حەیە عەلە الفەلاح لاکەنەوە بەلای ڕاست و بەلای چەپە ئەمە بیلال بەو شێوازە بانگی داوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەگەر لە دەشتا بانگتاندا هەوڵدەن بڕۆنە سەر سەکۆیە شوێنێکی بەرز بۆی دەنگتان زیاتر بڕوە و هەروەها لە سنەتەکانی بانگ. داواکارم لە خوای پەروەردگار خوای گەورە ملتان لە ڕۆژی ئاخیرەتا درێژکە ئەمە یەکێکە لە سیماکانی ئێوە و دار و بەرد و ئەوەی دەنگتان پێی گەیشتووە بیکاتە شایەتی خێر بۆتان لە ڕۆژی ئاخیرەت. بڵێ ئامین. ئامین.